ئەو کێشانی کە لە کوردستان هەیە یەکێک لەوانە بۆ نمونە کانزاکاری چەولمە، یەکێک لەوانە فراوانبوونی شارەکانە، ینی ئەمە لە هەموو دنیاە ئەم کێشانە بڵاوەوە لە ناو هەرێمی کوردستانە زۆر بە تایبەتی تر لەبەرەوەی ئێمە جارێکی کە ناوچە سنوورەکانمان هەیە کە مینڕێژ کراون زەویەکەیان ناتوانین بەکاربێنین. بەنسبەت کانزاکاری چەولمەوە تەمەن ئەمە لە هەموو جێگەیەکان ناکرێت. لەو جێ شوێنانەیە ئەکرێت کە ئاراستی ئاوی ڕووبارەکان پێکاتی خاکەکەی گونجاو بێ بۆ دەرهێنانی ئەم مادەکان زاییانە و بەکارهێنانیانە تەمەن بە شێوەیەکی فراوان و بەربڵاو زۆر جار ئەم کانزاکان جێگەکانی خۆیان ئەگوێزنەوە بەجێ ئەهێڵن شوێنی تازە و شوێنی دروستتر بۆ خۆیان ئەدۆزنەوە ناوچەکانی دوای خۆیان بەجێڵن تەمەن مەفروض وایە لە ڕووی یاسای ژینگەییەوە لە ڕووی ئەو پۆلیسیانی کە حکومت دایناوە لەگەڵیانە و ئیجراعاتانی کە لەگەڵیان ناکرێت بێت ئەو ناوچانە ڕێک خەنەوە جارێکی تر دوجار بەجێ بێڵن بەڵام زۆر جار ئەمانە لە ڕووی سەرپێچی یاساییەوە سەرپێچی یاسایی زۆری تیاکرێت زۆر جار کانەکان لە شوێنێکان کە حکومت دایناوە بە جێگەیەک کە ئەمن نابێت کانزاکاری تیا بکرێت بەڵام سێرەکەین کراوە بە شوێنی کانزاکاری بڕێکی زۆر لە دارەکان ئەبڕێنەوە کوالیتی ئاوەکان توانای ئاوەکان کوالیتی خۆیان لەدەستێن یەکەم شت کە کاریگەری هەیە لەسەر لێڵی ئاوەکان بایۆدایڤەرسیتی ئەو ناوچانە تێگەچێت چکە بڕێکی زۆر لە دارستانەکان لە قەراغی چەم و ڕووبارەکانان سێرەکەین ئەو زیندەوەرانی کە ژیان لەو جێگایانەیە شوێنی خۆیان ئەگۆڕن شوێنی خۆیان بەجێ ئەهێڵن لە هەمووی مەترسیدارتر زۆر جار مەترسی لافاو زیاکا لەو شوێنانەیە لەبەرەوەی کە ئاراستی ئاوی ڕووبارەکان ئەگۆڕن و ئەمەش وا ئەکات کە لە کاتی دروستبوونی لافاوە بە تایبەتی ئەو جێگایانە خۆیان ئاراستی لێژیان هەیە کاریگەریەکانی لافاو لەو جێگایانە زیاکات ساڵانە ئەیبینین یعنی پردەکان ئەڕوخێن لەبەرچی لەبەری کە هەڵەکەندێن بنی پردەکان هەڵەکەندێن بۆی کاریگەری ئاراستی ئاوەکە و خێرایی ئاراستی ئاوەکە بەهۆی ئەو کانزاکاریانی کە لە شوێنەکانی سەروتری خۆیانە جێبەجێکرێت.